لایەنە سیاسیە کوردستانیەکان ڕێککەوتن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و نەینەوە و سڵاحەدین بە یەک لیست بە ناوی لیستی هاوپەیمانی کوردستانی بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکەن. ئەو لایەنە سیاسیانەش دەڵێن گرنگی ئەو لیستە بۆ ئەوەیە کە دەنگی کورد لەو ناوچانە نافەوتێت. ئەو یاسایش لە خزمەت گروپی بچووک نییە، لە خزمەت قواری بچووک نییە، بۆ ئەوی هیچ یەکێک لە دەنگی کورد بە خەسار نەچێت، چونکە جاروێ بە یەک دەنگ کورسی دەبرێتەوە، بە یەک دەنگ دەدۆڕێنی. بۆیە هەموو لایەکمان بڕیارماندا کە یەک لیستی هاوبەشمان هەبی لە ژێرناوی لیستی هاوپەیمانی کوردستانی قائمەت التحالف الكردستاني. لیستی هاوپەیمانی کوردستانی لە نۆ لایەنی سیاسی کوردستانی پێکاتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوەی ئیسلامی و شوعی و سۆسیالیست و زەحمەتکێشان لەخۆ دەگرێت. ئەو لایەنانە دەڵێن دەرگام ئەنکراوەتەوە بۆ هەموو ئەو لایەنە سیاسیە کوردستانیانەی دیکە بۆ ئەوەی بەشدار بن لە لیستی هاوپەیمانی کوردستانی. هەموو لایەک ئیتفاقمان لەسەر ئەوەی کرد بە هاوبەشی پێکەوە دابەزین لەو ناوچانە لەوەی دەنجی کورد وەکو دەرێ بە خەسارەت نەچی و کۆبنەوەکی باش بوو سەرکەوتوو بوو لەسەر هەموو خاڵەکان ئیتفاقمان کرد. ڕێکارەکانی ئێستاوی هەندە پێشینە هەیە ئەولەویات دەبێت ئێستا ناوی لیستەکە تەرجیح بکرێت، ڕئیسی لیستەکە دابنێت، مخەوەلەکان دابنرێن، شیعار و لۆگۆ بچیت، دوای ئەوە دێنە قۆناغی دانانی کاندید. تەمان هەموو لایەنەکان کاندیدی خۆیان دەبیت. لایەنە کوردستانەکان بۆ سەرۆکی لیستەکان و لۆگۆی لیستەکە و وردەکاریەکانی دیکە وا بڕیاردرا لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوو بنەوە و ڕێکەوتن لەسەر ئەو خاڵانش بکەن. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.